ئێمە زۆر پێویستمان بەوەیە لە گوناهەکان زۆر حەذەرکەین والله جاری وایە خوا نورێکی زۆر گەورەت ئەداتێ بەهۆی گوناهێکەوە ڕێک ئەیکوژێنیتەوە طبعا ئیحسان ئینسان زۆر بەرزەکاتەوە بەس وا نەزانین بەس ئیحسان والله گوناهی جاری وای ئینسان هێنێتە خوارەوە مامۆستا سەعیدی نورسی کە ئەفەرمێ جارێ دەنگێش خاتە چەند بچووکە شارێک ئەسووتێنێ ممکنە یەک کۆمەڵشتی زۆر گەورەت کۆ کردوێتەوە گوناهەکان ئەیسووتێنێ چۆن یاری مار و پەیژە لە 99 بۆ 3 بۆ 2 ئەتێنێتە خوارەوە بە هەمان شێواز ئەبێ زۆر ئاگامان لێبێت تووشی ئەم لایەنی غەفڵەتە نەبین چونکە گوناه ئەگەر هیچ زەرەی نەبێ بەس زەرەکەی ئەمە بێ ئەم نورە جوانەی ناو دڵە بکوژێنێتەوە کە بەڕاستی نوری دڵش کوژاوە نوری دەموچاو ئەکوژێتەوە يعني سرت سر أمانة سبحان الله أجر بس أما أبواي والله أما لجناه هو جناه خوان بارسة جورو بشوف زور كاد إنسان خوي جورو نوري كي زور جواني لدموتشاوا أداته ورده نور كاني تاريك كا بهوي جناه كاني أو توايليه هيش نورك لدموتشاو للضليا نامن